هەڵا عەزیزان ئەمڕۆ 20 ساڵتەیە پەڕێ بەسەر موشکبارانکردنی بارەگاکانی کۆمەڵی دادگەری یاخود کۆمەڵی ئیسلامی کوردستانی ئەوسا و کۆمەڵی دادگەری ئێستا بۆ ئەمە بەستە و بۆ باسکردنی ئەم ڕووداوە میوانداری زۆر بەڕێز کاک شەریف بابەکر بان کردووە شایەت حاڵ لە شاری ڕانیەوە لەگەڵمانە. کاک شەریف سڵاوی خی گەورەت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونە لەسەر یادی موشکبارانکردنی بارەگاکانی کۆمەڵ. حەزەکەم و پرسیارەت لێ بکەم، هۆکاری چی بوو ئەو کاتە بارەگاکانی کۆمەڵ لەو شوێنەیە موشکباران کران و قوربانێکی زۆر و شەهیدێکی زۆری لێکەوتەوە؟ سڵاوی خۆی گەورە لە ئێوەی بەڕێز و بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام. دیارە ئەمڕۆ 20 ساڵ تێدەپەڕێ بەسەر کارەساتی موشکبارانی کۆمەڵی ئیسلامی ئەو کات و کۆمەڵی دادگەری ئێستا. دیارە سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان ئەو ڕووداوە کاتێکدا ڕوویدا بەڕاستی کە ناوچەکە دیارە کۆمەڵی ئیسلامی بنکە و بارەگا و سەرکردهاتی لە دەڤەری هەورامان بوو لەو کاتەدا لە 2003. بارودروفی سیاسی زۆر ناسک بوو، بارودروفی سیاسی کوردستان بەتایبەت و شەڕێکی ناهەمواریش بەڕاستی لەو سنووردا هەبوو لە بینی ئەنسار الئیسلام و یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەو کاتەدا. و ئێمەش وە کۆمەڵی ئیسلامی ئەو کاتەی و کۆمەڵی دادگەری ئێستا هاوسنوور بووین بەڕاستی لەو کاتەدا لە ڕووی جوگرافیەوە. دەنا ئێمە بەحەقەت وەکو کۆمەڵی دادگەری هیچ بەشدار نەبوو لە شەڕەکەدا، بەڵام ئاگری ئەو شەڕە بەر کۆمەڵی دادگەریش کەوت لەو کاتەیدا کە بەناڕەوا بەڕاستی ئەو کارەساتی بەسەر دەهات. بەڵێ مامۆستا، دوای شەهیدبوونی مامۆستا عەبدوڵای قەسرێ کۆمەڵی دادگەری تەواوی بارەگاوەکانی تەواوی ئەو هێزانی کە هەیبوو لە چەند ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان هەمووی بردەوە سەر چونەوە ناو بنکەسەرێکێکی لە خورماڵ. ئێوە ئەو کاتە دوای ئەو ڕووداوە دوای شەهیدبوونی مامۆستا هەستان بەوە کرد کە دۆخەکە نائارامێکی پێوە دیارەوە پێویستە لە هەیەک شوێندا هێزەکانتان و هەموو پێشمەرگەکان کۆ ببنەوە؟ بەڵێ دیارە وەکو سەرەتا باسم کرد کۆمەڵی دادگەری هێزەکانی بە زۆری لە دەڤەری شارەزور و هەڵەبجە و هەورامان بوو. لەوێ بنکە بارەگاکانی هەم سەرکردهاتی و هەم هێزەکە سەربازیەکان لێو کۆکرابوونەوە. دوای ئەو ڕووداوەی کە لە 4 سێ ڕوویدا بەڕاستی کە بەناڕەوا جەنابی مامۆستا عەبدوڵای قەسرێ و هاوڵەکانیان تیرۆرکران و شەهیدکران، بەڕاستی کارێکی زۆر ناڕەوا و زوڵمێکی گەورە بوو لە کۆمەڵی ئیسلامی ئەو کاتەی کرا. بەڵام بەڕاستی کۆمەڵ دانی خۆی داگرت و هیچ هەڵوێستێکی نەناو ئارامی گرت و هێزەکانیشی کۆ کردەوە لە بنکە و بارەگایەکان بۆەوەی کارێکی ناڕەوا ڕوو نەدا و لەژێر کۆنتڕۆڵ دابن. بۆیە هێزەکان هەموو کۆکرابوونەوە لەو سنوورە ئامادە بوون. بڵێ مامۆستا شەریف، لە میانی موشکبارانەکەیە چەند موشک ئاڕاستەی بارەگاکانی کۆمەڵ کرا و لە سەعات چەندەوە دەستی پێکرد؟ دیارە موشکبارانەکە پێشەوەی کارەساتەکە ڕووبدا ئێمە بەحەقەت ئاگادار کراین لەبەرەوەی بەردەوام ئەو شەڕە ناوخۆیە هەبوو لە بینی ئەنسار و یەکێتی. ئێمە شاو سنوور بووین، نزیک بووین لە ڕووی جوگرافیەوە لە کەروان. پێشتر ئاگادار کراینەوە کە ئەم شەو تارە قەسف دەکات لە سنوورەکەیدا، ئاگادارێکی خۆتان هەبێت. بەس بەڕاستی ئێمە بیرمان لەوە نەدەکردەوە کە موشکی تۆماهۆک بە موشکی تۆماهۆک لە دەریای سوورەوە ناوچەکە قەسف بکرێت. ئێمە چاوەڕوانی تارەمان دەکرد و چاوەڕانیشمان نەدەکرد بەڕاستی لە ئێمە بدرێت لەبەرەوەی ئێمە بەشێک نەبووین لە شەڕەکە و لە ناکۆکیەکاندا لەو ناکۆکیەکە لەو سنوورەدا هەبوو. بەس بەڕاستی ئەو ڕووداوە ڕوویدا دیارە یەکەم موشکیش بەر بارەگای هێزی ڕاپەڕین کەوت کە لە کاتژێر 12:30 ڕێک یەکەم موشک لە بارەگای هێزی ڕاپەڕینیدا و دواتر چەند موشکێکی کەشاتن لە مەکتەبی عسکەری و لە هێزی ئازادی و لە بنکەی سێدارانیدا تقریبا 5 موشک لە بارەگاکانی کۆمەڵی دادگەری کەوتن. بەڵێ مامۆستا بەڕێستا وەکو شایەت حاڵێک کە لە ڕووداوەکەدا بوونتان هەبوو، پێشمەرگەکان چۆنی بوو؟ ئێوە لەکوێدا کۆ ببوونەوە و کە ئێوە زانیاریەکتان هەبووە دەتانزانی پێ ئەچێت تەیارە قەسفی ئەو شوێنانە بکات، بۆچی بڵاوتان بە پێشمەرگەکان نەکردووە یاخود با بڵێن لەو شوێنانەدا نەمێنەوە، هەرچەندە پێم وایە بەشێک لە پێشمەرگەکان لە نێو مزگەوتەکانیشدا مابوونەوە؟ بەڵێ
دیارە بەهۆی ئەو ڕووداوی کە پێشووتر ڕووداوەکەی تاسڵژەی کە بە حەقەت بنکە و بارەگاکان زۆر قەڵەباڵا بوون هێزەکان هەموو لەوێ کۆکرابوونەوە لەوێ بوون شوێنەکان ئەوەی کە لە مزگەوت و لە شوێنە گشتەکاندا شوێنی بۆەوە پێشمەرگەکان تقریبان بڵاوەیەکیان کرد بەس بەڕاستی هێزەکە زۆر بوو جێگای نەدەبەوە لە مزگەوتەکان و لە شوێنە گشتیەکانیش ناچار هەندێکیان لە بارەگاکاندا مانەوە بەڵام لە حاڵەتی ئامادەباتیشدا بوون بەڵام بەڕاستی ئەمە چاوەڕێوان نەدەکەت یەکەم لێدان بەر ئێمە بکەوێت و وەکوتیشمان ئەگەر هەر کاتێکی قەسفەکە دەستی پێکرد ئەو کاتی بارەگاکان چۆڵ دەکەین و دەچینە دەرەوەی بینایەکان بەس بەکە وەکو باسم کرد بەڕاستی یەکەم موشک بەرهێزەکەی ئێمە کەوت و بەڕاستی پێران نەگەیشتین بارەگاکانمان چۆڵکەین بۆیە ینی بەڕاستی خەسارێکی زۆریشماندا هەرچەندە بارەگاکانی دواتر ئەو موشەکانی دواتر هاتن سواز بۆ خەسارەیان کەم بوو لەبەرەوەی برایان هەموو شوێنەکەی خۆیان چۆڵ کرد و بارەگاکانیان چۆڵ کرد و چوبوونە شوێنی تایبەتی خۆیان بەس ئێمە بەڕاستی لەبەرەوەی چاوەڕێی ئەومان نەدەکەت کە یەکەم جار بەر ئێمە بکەوێت مامۆستا بە دیاریکراوی بیرتە چەند پێشمەرگەی و کادری کۆمەڵی دادگەری شەهید بوون و چەندی دیکە بریندار بوون لەو هێرشەدا بڵێ کۆی گشتی ئەو برانەی کە بوونە قوربانی خوا پلەی شەهیدیان پێ ببەخشێت کۆی گشتی 43 برا شەهید بوون کە بەڕاستی فەرماندە و پێشمەرگەی تێدا بوو لە هەموو ئاستەکاندا هەر لە ئەندامی مەکتەبی عسکەری تێدا بوو فەرماندەی هێز ئەندامی هێز و لەگەڵ کۆمەڵک برای پێشمەرگە و بریندارەکانیشمان بەڕاستی لە 40 بۆ 50 بریندارمان هەبوو بەڵێ کاک شەریف ئەو کاتە کە ئیتر تاو بارگاکانی کۆمەڵ موشک بارانکران بارودۆختان چۆن بووە چۆن بریندارەکانتان گەیاندە شوێنی پێویست و چارەسەریان بۆ کرا بەگشتی باسی دوای موشک بارانەکەمان بۆ بکەین دیارە دوای ئەوەی کە موشک بارانەکە کرا و بەڕاستی خەسارێکی زۆر ڕوویدا کۆم ئەو برانی کە شەهید بوون پلەی شەهیدیان پێ ببەخشێ بە باشیان شادکات ئەوانی کە مابوونەوە بەڕاستی بریندارەکان بوون کە بەندەش یەکێک بوو لە ناو بریندارەکاندا بووم بەڕاستی ئەو برانی کە مابوون بە حەقەت بە ئۆتۆمۆبیل گواسیانینەوە بەرەو پشتی ئەحمەداوە و ناوچەی وشکەناو و لەوێ دیار بۆ کۆمەڵی ئیسلامی ئەو کاتەی شوێنی بنکەی تەندروستی و نەخۆشخانە وشتی دروست کرد بوو دانابوو وەکو احتیاط لە خێو توشتیوادا گواسیانینەوە و لە کۆتاییشدا بریانین بۆ بارەگایم لە خورد لەوێ بریندارەکان کۆکرانەوە و چارەسەرمان بۆ کرا و پزیشک و دەرمانساز هاتن بەلامان و برین و شتەکانیان بۆ پێچین و علاجیان کردین بەڵێ مامۆستا بڕیارێک درابوو لەو کاتەدا لەلایەن سەرکردایەتی و کاتەوە بڕیارێکی پێم وابێت حەکیمانە بوو بۆی کە تۆڵە نەسەنەوە تۆڵەی نابەرامبەر نەسێنەوە ئەو بڕیارە چۆنی بووە هۆکارچی بوو کە و بڕیارەتان ناوە تا چەند بۆ مایەوەی کە کۆمەڵی دادگەری بگاتە ئەو حیزبەی کە لە ئێستادا وجودی هەیە لە هەرێمی کوردستان و لە شار و شارۆچەکان بنکە و بارەگای هەیە لە دەرەوەی وڵاتیش بێگومان نوێنەری هەیە دیارە کۆمەڵی ئیسلامی ئەو کاتێ بەڕاستی هێزێکی چەکداری زۆری هەبوو و ژمارەیەک بوو لە ژمارەکان لە کوردستاندا و دۆست و دژمنی خۆی بەردەوام هەبوو خەڵکێکیش دەیانەویست بەڕاستی کۆمەڵ ڕاکێشنە ناو ئەو شەڕە ناو خۆی کە لە ناوچەکەدا هەبوو زۆر هەوڵیان دەدا بەس بەڕاستی دوای فەزلی خۆی گەورە و لێزانی و هیمەتی سەرکردایەتی و قیادی ئەو کاتەی بە تایبەتی جەنابی مامۆستا بەڕاستی سەبریان گرت و ئارامیان گرت و ڕانەکێشانە ناو بارودۆخەنە هەبوارەوە لەبەرەوەی بڕوای بەڕاستی بەو شەڕە بێئەنجامە نەبوو بۆیە زۆر هەوڵیاندا کە بەڕاستی کۆمەڵ ڕابکێشنە ناو شەڕەوە بۆ هیچ دەرەنجامێکی نەبوو بە سوپاس بخوا لە ئەنجامدا گەیشتە بڕیاری ئەوەی کە ئەو ناوچەیەش بە حەقەت چۆڵ بکرێ بەهۆی دۆستانەوە بەڕاستی ڕێکەوتنێک لەگەڵ یەکێتی نیشتیمانی کایەوە و ناوچەکە چۆڵکرا و بنکە و بارەکانی کۆمەڵ گوازرانەوە بۆ ناوچەی پێشدەر مامۆستا شەریف لەو کاتەدا هەڵوێستی لایەنە سیاسەکانی تر حیزب و سیاسەکانی تر چی بۆ بەرامبەر ئەو سیستەمەی کە لە کۆمەڵی دادگەری کرا و ئایا هاوکارتان بوون پاڵپشتان بوون یاخود بە پێچەوانەوە بوون دیارە لایەنە سیاسیەکان بەڕاستی زۆربەیان ئەوەی کە بە لە ڕووی ڕاگەیاندن و مەوقیفی سەرکردایەتیان مەوقیفیان باش بوو هەموو هاوخەمی خۆیان دەربڕی بەرامبەر بە کۆمەڵ و ناڕەحەتی و هاوخەمی خۆیان دەربڕی و بە پەرۆژ بوون بۆ ناڕەحەتی کە بەسەر کۆمەڵدا هاتووە مەوقیفیان تا ڕادەیەک باش بوو
زۆر باشە مامۆستا بەڕێستان پێم وابێت برینداری ئەو موشکبارانە بوون ئێوە لەکوێدا بوون ئەگەر کەمێک باز لە خۆت بکەین ئێوە لەکوێدا بوون چۆن چۆنی بووە پێم وابێت بەشێک لە هاوڕەکانیشت لە تەنیشدا شەهید بوون بەڵێ بەڵێوەکو باسم کە دیارە ئێمە لە بنکەی هێزی ڕاپەڕین بووین کە بارەگاکەمان دەکەوتە بینی سەرشەقامی بینی ئەحمەداوە و خوڕماڵ بارەگاکەمان لەوێ بوو دیارە وەکو باس یەکەم موشک بارەگاکەی ئێمە کەوت کە هێزی ڕاپەڕین بوو دیارە لەو بارەگایدا 27 برا شەهید بوون بەندەش هەر لە ناو بارەگاکەیدا بووم لەوێ بریندار بووم لەگەڵ چەند برایەکی دیکە ئێمە دیارە یەک برامان ئەوەی کە لە ناو بارەگاکەیدا بوو سەلامەت بوو ئەویش کە پاسەوانەکە بوو دەنا ئەوانەی کە یان شەهید بوون یان بریندار بوون وە کۆمەڵێکیش براشمان هی هەر پێشمەرگە لە دەرەوەی بارەگا بوون ئەوانی سەلامەت بوون ئێمە بریندار بووین بەڕاستی لە ناو بارەگاکەدا یەکێک بوون لە بریندارەکان و دواتریش گوازڕاینەوە بۆ سەرەوە و لەوێ چارەسەرمان بۆ کرا و بەڵێ مامۆستا دوایەوە کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی و کاتە بڕیاریدا بە شێوازێکی دیکە خەباتەکانی ئەنجامدات وە بەو لە سەنگەرێکی دیکەوە خزمەت بە میلەتی کورد بکە ئێوە دواتر چۆن بڕیارتانەوە چۆن ویستان زیاتر خزمەت بە خەڵکی بکەن بۆ ڕێگەمەدەنی کە هەیە بەڵێ دوای ئەوەی کە سەرکرداتی کۆمەڵ گەیشتە ڕێکەوتن نامەیەک لەگەڵ یەکێتی نیشتیمانی دیارە هێزەکان و سەرکرداتی گوازرایە بۆ ناوچەی پشدەر و دیارە لەو ئانوساتەشدا بەڕاستی عێراق کەوتە بەر هێرشی ئەمریکا و لەلایەن هاوپەیمانانەوە ڕژێمی عێراق ڕوخێندرا کە ڕژێمی عێراق ڕوخێندرا بەڕاستی بارزروف گۆڕا بارزروفی سیاسی عێراق و لە زۆر ڕۆوە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان هاتنە ناو عێراقەوە داگیریان کرد و پێویستی دەکەت کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە و کۆمەڵی دادگەریش بەڕاستی خۆ بگونجێن لەگەڵ بارزروفەکەدا وەچی پێویست بێت ئەنجامی بدات بۆیە بڕیاریدا بەڕاستی کە مەکتەبی عسکەری هەڵبۆشێنێتەوە هێزەکانی هەڵبۆشێنێتە لەبەر ئەو چەکەی کە هەڵشگرا بوو کاتی خۆی بۆ دژایەتی ڕژێمی بەعس و ئەو زوڵم و ستەمەی کە ئەو دەیکرد بۆیە چەکەڵگیرا بوو دیفاع لە میلەتی کورد دەکرا ئەو ڕژێمەش کە کۆتایی پێ هاتوو ڕوخێندرا پێویستی نەدەکەت پێویستی بە چەکداری و هێزی چەکداری بکە بۆیە کۆمەڵ بڕیاریدا خەباتی خۆی بگۆڕێ بۆ خەباتی سیاسی و جەماوەری و بۆیە بنکەو بارەگاکانی لە شار و شارەچووکەکاندا کردەوە و پەرەی بە خەباتی سیاسی و جەماوەریدا و ئێستاش سوپاس بخوا کۆمەڵی دادگەری هێزێکی دیاری کوردستانە بەشدارە لە پرۆسی سیاسی و لە پەرلەمان بەشدارە و هێزێکی ئۆپۆزیسیۆنیشە ئێستا لە کوردستاندا و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش هەمان شێوە بەشداری کردو و ئەندامی خۆی هەیە و کار و چالاکی خۆی چ لە ڕووی ڕاگەاندن چ لە ڕووی سیاسی چ ڕووی خەباتی پەرلەمانی و لەبەرەی ئۆپۆزیسیۆنیشدایە بەڕاستی ئێستا دیفاع لە چاوساوە و مەزلوم و مافی میلەتی کوردستان دەکات. ڕۆژ مامۆستا شەریف یەکێک لە قوربانیانی ئەو موشکبارانەوە دوای 20 ساڵ چاوەڕوانێکتان لە کۆمەڵی دادگەری هەیە ئێستا کە بۆ لە ئەست چاوەڕوانی خەڵکا بێەوە ئێوە داوای چی لێکەنیان ئەتانەوە کۆمەڵ بەرەوکوێ هەنگاو بوونە لە مۆجووە دیارە ئێمە وەکو ئەندامان و کادیرانی کۆمەڵی دادگەری بەڕاستی ئێمە زۆر چاوەڕێمان لە کۆمەڵی دادگەری هەیە کە بەڕاستی بەرەو پێش بچێت و خەڵک متمانەی پێ بکات بەتایبەتی لە خەباتی ئێستا خەباتی سیاسی و جەماوەریە و چاوەڕیشمان بەڕاستی لە جەماوەرەوەیە کە خەڵک زیاتر ئاور لە کۆمەڵ بداتەوە لە بەروی خەبات و قوربانیەکی زۆری داوە لە ڕابردوودا چ لە پێش ڕاپەڕین و چ لە دوای ڕاپەڕینیش کە بەڕاستی خەباتی هەبوو و شەهید و خوێنی بەخشیوە بۆ میلەتە و بۆ کوردستان و بۆ پارێزکاریکردن لە خاکی کوردستان چاوەڕێمان لە میلەت بەگشتی ئەوەیە کە بەڕاستی ئاور لە کۆمەڵ بدەنەوە و لە هەڵبژاردنەکاندا بەڕاستی دەنگی پێ بدەن لە بەروی هێزێکی ڕەسەنە و لە هەموو بارەکاندا بەڕاستی خەباتی خۆی کردووە و لە داهاتوشدا چاوەڕێی خەباتی زیاتری لێ دەکەین ئێمە وەکو کەسیش بەڕاستی ئێمە ئەو کارێک کە دەیکەین لەبەر خاتی خۆمان کردووە بە قیامەتی خۆمان دەیکەین چاوەڕێی هیچ پاداشتی مادی و دنیایی ناکەین لە کۆمەڵی دادگەری بڵین وڵا گلەیمان هەبێ یا تێبینێکمان هەبێ لەبەر ئێمە بەڕاستی بەواجبی دەزانین کاری ئیسلامی بەواجب دەزانین لە سەشانی خۆمان چۆن نوێژ و ڕۆژوو دەکەین بە هەمان شێوەش خەبات و تێکۆشانیش هەمان شێوە بەواجب دەزانین و بە ئەرکی سەشانی خۆمانی دەزانین دیفاع لە نەتەوە و خاک و وڵاتمان بکەین.
خزمەتتان درێژ بێت خی گەورەتان قبول کە مامۆستا شەریف کۆتا پرسیار بەڕێز دۆکو ئامادەبووی ڕووداوەکە و شاید حاڵ و بێگومانیش لەو ڕووداوەیە سەدان کەس ئاگادار بوون و هەبوو نەوڵتان داوە ئەم ڕووداوە بنووسنەوە بۆ مێژوو تۆماری پێشکە بەڕاستی ساڵانە لە بەروارە جیاوازەکانە کۆمەڵک زانیاری لەلایەن کەسە جیاوازەکان و سیاسی جیاوازەکان ئەخرێتە بەرباز و قسەی دەربارەیە کرێکە جیاوازە لەو داتا و زانیارانێکی ئێوە باسیەکەن بۆچی وڵنادەن کە ئەم بابەتە بنووسنەوە و لە مێژووە وەکو تۆمارێک بمێنێتەوە. بڵێ دیارە سەبارەت بە نووسینەوە بەدنە بۆ خۆی هەستاوم بەڕاستی بە نووسینەوەی ئەو یادێوەریانە چەند بابەتێک چەند ڕووداوێکی کەشم بەسەر هاتووە لە خەباتی چەکداری پێشمەرگایەتیمدا بەڕاستی ئەو ڕووداوانە یەکێک لەوانە ئەو مشکبارانە بە حەقەت من بەکو بخۆم ئەوەی کە بە چاوی خۆم و لەناو واقعەکەیدا بووم بخۆم نووسیومەتەوە ئامادەم کردو و چەند ڕووداوێکی کەش وەکو ڕووداوەکەی داستانی بالیسان و کۆمەڵک ڕووداوی کەش کە دیار و لە پێشاون لە خەباتی چەکداری ڕابردوومانداوی بکو بەندە بخۆی وەکو شەخص لەناو بەشداریم تێدا کردووە نووسیمەوە ئامادەم کردو و ئینشاڵڵا لە داهاتوودا کەخوا پشتیوان بێ لەوانەیە لە کتێبێکدا چاپ بکرێ و بڵاوی بکەینەوە ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەین مامۆستا شەریف بابەکر شاهد حاڵی ڕووداوەکەی موشکبارانی کۆمەڵی دادگەری. زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت و ماندوومان کردیت. سپاس بە ئامادەبوون.